بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، کاتی پایانی خەڵوتمان نزیک بۆتەوە. با لە دەرەنجامی ئەمەوە بزانین بۆ هاتین، چی فێر بووین و بە چ گۆڕانکاریەکەوە چینە دەرەوە. با بزانین ئەم خەڵوەتەی بیشەوە چی فێر کردین. تێگەین خەڵوەت فێری کردین کە هەر کاتێک ئینسان پەنا بە خوای گەورە بەرێ، خوای گەورە پەنایەدات و لە دووتوێی ئەم شاخە پتەوەیە جێیەکاتەوە، باوشی بۆ کاتەوە. ئێستا من حاڵیە بم کە چۆن باوانی ئێمە پیاوە گەورەکان توانیویانە بە چەنەها شەو ئەلەم شوێنەیە ڕابێرن تەنها خۆیان و خوای گەورە، کەس تێکەڵی دڵ و پەیام و قسەکانیان نەکەن، گفتوگۆیەکی بە چرپە. چۆن پێشینەکانی ئێمە توانیویانە بە ساڵ ئالێرانەیە خەڵوەتکەن، و بۆچی سنەتە بۆ ئێمە کە ئیعتیکافکەین هەموو ساڵێک 10 ڕۆژی نەبێ لە مزگەوتێ لە مزگەوتەکانە مراجعەی نەفسی خۆمان بکەین. چۆن فێر بووین کە لە کاتی نوێژەکانمانە بەردەوام مراجعەی خۆمان بکەین و هەر نوێژە و بچینەوە بزانین غیبەتی شێمان کردووە، چه هەڵەیەکمان کردووە، چ تاوانێکمان کردووە. لە دوای نوێژەکە ئەستەغفیرڵڵاه بکەین و شەویش دوای عیشا لە شەو نوێژە هەستین پانۆرامای ئەو شەوە سەیر بکەین، بزانین چیمان کردووە. و دواتر لە هەموو ساڵێکە بە خۆمانە بچینەوە بزانین ئەم ساڵەمان چۆن لێ تێپەڕ بوو، چیمان کرد لەم ساڵەیە. پیاوچاکەکانی پێش ئێمە ڕۆژانە تاوانەکانیان ئەنووسیەوە بۆی کە لە شەوا یادیکەنەوە و داوای لە خۆشبوون بکەن. ئێمە لە ساڵێکا جارە بیرمان ناکەوێتەوە، هەتاوەکو بتوانین تاوانی ئەو ساڵەمان ڕەشکەینەوە و وەرەقەیەکی سپی هەڵبینەوە لەگەڵ پەروەردگارە. بۆیە زەرورە بزانین خەڵوەت چی فێر کردین. ئەگەر هەر بەو وەچەی کە پێی هاتین بچینە دەرەوە دەست بەتاڵ و مایە پوش دەرچوین. وا بزانین ئێمە یەک هاتوین لەم خەڵوەتەیە وەکو یارانی ئەشکەوت خۆمان لێکەوت و ئێستا خەبەرمان بۆتەوە ئەمانەوێت بە گۆڕانکاریەکەوە بچینە ناو کۆمەڵگاکەمان، ئەمانەوێت جارێکتی بچینەوە بۆ ناو کەس و کارەکەمان، چونکە لەوەی کە ئەکرا، لەوەی کە ئەگوزەرا ئێمە ناڕازی بووین. ئێستا ئەمانەوێت بڕۆینەوە و پەیامێک بەجێی خەڵکەکەی خۆمان نابین. ئەمانەوێت ئێستا کە هاتووینەتەوە جارێکی تر لە ئەشکەوتی حێرا و لە شێوی نورا بزانین هەمان پەیامی پێغەمبەری خوامان پێوێ صلی الله علیه وسلم کە بۆ قەومەکەی هێنا پێیان و ئیقرا، ئەویش بە قەومەکەی فەرموو ئیقرا. ئەمانەوێت بە دوای ئیقراەکەیە دوو قم بێت، یا ئەیوهە المدەثر قم فەئەنذر، یا ئەیوهە المزەمل قم اللەیل ئیلا قەلیلا. نابێ هەروە دانیشین، نابێ هەروە خەڵوەت هیچ پەیام و هیچ گۆڕانکاریەک و هیچ وەرچەرخانێ لە ئێمەیە دروست نەکات. بۆیە من تازە دێمەوە هێوشی خۆم، تازە لەو بەنجەی کە وەرم گرت خەبەرمە بێتەوە، ئێستا ئەزانم من چێم. منێک لە هیچەوە هاتووم، خوای گەورە دروستی کردوم بۆ ئەوەی کە پەیامێکی گەورە لە دنیاە بگرمە ئەستەوە
هەروە ئابر نیم. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. لە دنیاە وا بژی وەکو ڕێبوارێک، بەڵام ئەم ڕێبوارە پەیامی پێیە، ئەم ڕێبوارە قسەی هەیە، ئەم ڕێبوارە لە خاڵێکەوە چێ بۆ خاڵێکی تر، ڕێگەکەی دیارە، طریقەکەی دیارە. منێکی بچووک بەرگەی بەسیطترین میحنەت ناگرم لەم دنیاە، خوای گەورە دەستی پێمەوەیە و لە هیچ شوێنێک و لە هیچ قۆناغێکا بەجێم نایەڵێت. خەڵۆت فێری کردم کە بە نەزانی لە دایک بووم و لە تنۆکێک ئاو هاتمە بوون و ئێستا لە ناو ئەم زەریای دنیاە مەلاکەم. خەڵۆت فێری کردم کە ڕۆژانە ئەبێ لە بەردەم شەیتانەکەی دوژمنما بتەوبم و مقاومەی کەم و نەیەڵم نەفس و ئارەزوەکانم سەرم پێکێشن. کەسێکی دنیاکەم حەز ئەکەم زۆر بژیم بەڵام پێی ناگەم، حەز ئەکەم خۆش بژیم و بەڵام ڕێگەم نادەن. پەنا بەمە بەردۆست و بەڵام کەس فریام ناکەوێت. ئارەزوەکانم چیم بوێت ئاوا هەڵمەسۆڕێنن، دەمەوێت لە میحنەتێکەوە هەڵبێن بۆ میحنەتێکی تر، چونکە ئەم دنیاە بۆ خۆی دارالمیحنەیە. بەڵێ بەڵام ئەوەی کە گۆڕانکاریەکان دروستەکە ئەوەیە کە خوای گەورە ڕێگەیەکی ڕاست و شەقامێکی پڕڕووناکی بۆ دروست کردوین، بێخەوش، بێبەرز و نزمی، بێتاسا. فەرمێ هەتاوەکو لەسەر ئەم ڕاستە شەقامە بن نەترسن، ئەم ڕاستە شەقامە ئەتانگەیەنێتە بەهەشت. ئەو سەری خاڵەکە، ئەو سەری دیستینەیشنەکە دەرگاکانی بەهەشتن. لەبەرەوە بە دوای GPS-ەکانتان نابڕۆن، لۆکیشنەکە ون نەکەن، هەتاوەکو ئەگەنەوە من، هەتاوەکو ئەگەنەوە ئەو بەهەشتەی کە کاتی خۆی تایە بوون ئێستا ئەبێ بگەڕێنەوە. بەڵێ ئەو ماڵی خۆتان بوو، بەڵام لێتان تێکچوو، ئاوارە بوون و سەرگەردان بوون لە زەویە، ئێستش نەچوە بچێ، ئەتوانن میراتی باوکتان، میراتی باپیرەتان بگرنەوە جارێکی تر. بەڵام بیرتان نەچێ، تەنها و تەنها ئەمە بەخوا ئەکرێ، لە ڕێی خواوە ئەبێ، لە دەوری یەکتەوەرە بسوڕێنەوە. هیچ کاتێک ئەم خوایەتان لێون نەبێ، لێ تێک نەچێ، لێی لا نەدەن، چوار کاتێک لێتان لادا سەرگەردانە بن، بەتوو لێ ڕێگەکانە ئەڕۆن و ناگەنە دەرەنجام، نازان لە چ دۆڵێکە دێتانە قەومێ. ئەو کاتە هیچ کەسێک بەدەمتانەوە نایەت. سەرنجامی ئەم دنیایش خۆشەویستەکانم ئەمنێکی ساکەنەتیایە ژین، ئەوەیە کە لەم دنیاە ئەڕۆین و دەبینەوە بەگڵ و بینەوە بە خۆڵ و جارێکی تر و هەزارها ساڵ لە ناو قەبرەکانمانە بەو تاریک و تونیە بەسەرەبەین و دواتر ئەچینەوە بەردەستی خوای گەورە. جا بێنە بەر چاوی خۆت، ڕۆژێ دێ هەموو ئەوەی کە لەسەر زەویە و لەسەر زەوی بووە زینووە کرێتەوە لە بەردەستی پەروەردگارە. جا ئەو کاتە ئەمە بێ بە سەپرایز و ئەبێ بە شۆک بۆ ئەوانەی کە حسابیان بۆ ئەو ڕۆژە نەکردووە. دەستی من و دامێنی ئێوە، من کردم ئێوە نەیکەن. ئەم ڕێگەیەتان لێ تێک نەچێ، ئەم خوایەتان لەبیر نەچێ، ئەم پەیامە لەبیر نەکەن، چونکە هەر ئەمەیە خۆشگوزەرانی دنیا و قیامەتی تایە. ئەمە ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم کە خوای گەورە فەرمێ وئین تطیعوه تهتدوا، ئەگەر گوێرەحاڵی بکەن ئەگەنە هیدایەت، ئەگەنە ڕووناکی و نورەکان. بەڵێ ئەگەر بە دوای خۆشگوزەرانیەوەن هیچ بەدیلێکتان نییە ئیلا دەبێ سەر مەشقی خۆتان بەس پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم،
هیچ بەدیلێکی ترتان نییە. بە دوای هەر کەسێکی ترا ڕاکەن، گومڕا بن، سەرگەردانە بن، ئیستیغلال ئەکرێن، ڕێ و شوێن و ماڵ و خێزانتان هەمووی لێ تێکەچێ. بۆیە ئەگەر ویستان بگەنە خوا، ئەبێ هەموو ڕۆژێک ئەمەتان لەبەر چاو بێ کە ئەوەی کە لە دنیاە ئەیکەن هەموویتان لەسەر تۆمارەکرێ. خوای گەورە فەرمێ: هذا كتابنا ينطق عليكم بالحق. کتێبێکتان بیستووە لە ڕۆژی قیامەتە، کردەوەی ئەعمالەکانتان بخوێنرێتەوە. واتە دەست بنی بە مایکەکەیە و تەنها کردەوەی ئەعمالەکە نووسین نەبێ، بەڵکو بشی خوێنێتەوە. کتێبەکە ڕید بخوێنە. بەڵێ کام کتێبە؟ نەک یەک کتێب. وعنده الكتاب. خۆی گەورە دایکی کتێبەکانیشی هەیە. واتە هەموو ئەمانە مجەڵەداتن، هەما ئەمانە خزن کراون. لەبەرەوە نەکەیت تۆماری کتێبەکەت بە شێوەیە تۆمارکەیت، بە شێوەیە بنووسیتەوە کە ئەگەر لە دنیاە بەسەر تا بخوێنەوە شەرمەزار بیت، بڵێ من ئەمەم کردووە، ئەمە هی منە، تخوا بیسەڕنەوە. بەڵام بەداخەوە ئەمانە هەمووی لە تۆماران بە یەک شت لا ئەچێ، بە تۆبەیەکی ڕاستەقینە، بە داوای لێبوردنێک، بە ئەستەغفیرڵڵایەک، بە خۆداچوونەوەیەک لەگەڵ خوای گەورەیە. لەبەرەوە هەر کاتێ زۆرمان بۆ هاو با ئەم خەڵوەتەمان هەبێت لە شەوا هەستین، لە کاتێکا خوای گەورە لە ئەخیری شەوا دابەزێتە ئاسمانی یەکەم، دابەزێ بۆ ئاسمانی دنیا، فەرمێت: چێ ئێوێ لێی خۆش بم، چێ داواکا بیدەمێ. ئێمەش لە غەفڵەت و لە قوڵایی خەواین، تاوانەکەشەکەین، ئامادەش نین داوای لێبوردن بکەین. بەڵێ کەواتە چارەمان چییە؟ چارەمەم ئەوەیە کە إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر. خۆی گەورە تۆبەی عەبدەکەی قبوڵەکات هەتا وەکو ڕۆحی ئەگاتە گیانەڵا، هەتا وەکو قورگی لە خەلێرخ دەست پێەکە، هەتا وەکو نەگەیشتوینێت ئەم ڕۆژە. فرسەتێکە و لەبەر دەستمانایە. ئەوە کبریت و چراکەیە، بالێکی چی نەدەین. پێشەوەی کە محاسەبە کرین لە قیامەتە، با محاسەبەی خۆمان بکەین. پێشەوەی کە دڵمان ڕەش بێتەوە، با هەموو جارێ ئەمە بە تاوان نقطە نقطەمان تیا دروست کردووە، با دەستە سڕێکی پاکی تەوبە هەمووی بسڕینەوە، هەموو جارێکی تر سپیکەینەوە. با گومانی باشمان بە خوای گەورە هەبێ، بۆ ئەوەی کە خوای گەورە لە شوێن گومانەکانی ئێمەیا بێ. چۆنمان گومان برد ئاوا لە ڕۆژی قیامەتا بیبینینەوە. ئەو خوایی کە ئەفەرمێت: ڕەحمەتەکەم پێش عەزابەکەم کەوتووە، ڕەحمەتەکەم وەسیعەت كل شەیء. خوا کەسێک لەمە بێبەش بێ، دەبێ ناوی بنەی چی؟ فەرمووتە عەزابم هەیە ترس و لێبێ، لەم قەولە ئەوەی بترسێ دەبێ چێ بێ. تۆ ڕەحمەتی لە هەر شۆبی، عەزاب بێکارە، ئەو شوێنەی کە بێ تۆیە دەبێ لە شوێ بێ. بەڵێ بەخوا ئێمە لە غەزەبەکەشە تەرسین خوای گەورە، بەڵام دڵمان بە ڕەحمەتەکەت خۆشترە. بەڵێ ئێمە زانین ڕەحمەتەکەت ئەو نەفراوان و گەورەیە، بەم عەبدە سەعیفە تاوان بارانە کە هەمومان لەم کەونەیە بەقەدەر خۆڵەمێشێک دیار نین بەسەر زەویەوە. بگرە زەویەکەشمان هیچ نییە بە بەراورد لەگەڵ ئەو هەموو مەجەڕات و لەگەڵ ئەو هەموو ئەفلاکی کە دروستت کردووە. بگرە دنیاکەشمان زۆر لە ئاسمانی دووەم و ئاسمانەکانی تر بچووکترە، لەوانەیە ئەم هەموو کەونە و ئەم هەموو بوونەوەرەش لە چاو بوونەوەرەکانی ترە کە هەنوو ئێمە پێی پێنابین، بە مەلاین و بە ملیارها بێ. خوایە جان، تۆ لە ڕەحمەتی خۆتەوە ئەم دەرگایەت لەم بەندە زەعیفانە کردوتەوە، خۆشتەوێن بەدەمیانەوە چویت. دەرگای ڕەحمەتت هەردەم واڵایە، دەرگای تۆبەت هەموو جارێک راوەتەوە.
خۆشەویستەکەم ڕۆژێکە بێ ئەمە نامێنێ لەبەرەوە با پلە بکەین خوای گەورە وەکو خۆی بناسین وەکو خۆی پێناساندوین لە ئەسما و سفاتەکانیەوە بۆ ئەوەی کە پێشەوەی بچینە بەردەسی هەموو شتێ لەبارەی ئەم خوایەوە بزانین تووشی شۆک نەبین تووشی سەدمە نەبین بڵین خوایە ئێمە لە دنیاە تۆمان ناسی لێو ترساین لە قیامەتە مەمان ترسێنە خوایە جان تۆ پەیامێکت بۆ ناردین فەرمووت فمن اتبع هدايا فلا خوف عليهم ولا هم يحزنون ئەوەی کە دوای پەیامەکەی من بکەوێت هیچ ترس و هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێ ئێمەش تەنها دوای ئەوە کەوتین کە لە ئاسمانەوە بەو حەبلەی کە بۆت دابەزانین بەو کەلامی کە بۆت ناردین بۆ پێغەمبەری ئاراستەی کردین ئێمە شوێنکەوتووی ئەمە بووین بەڵێ ملکەت بووین و خۆمان تەسلیمی کرد دڵمان بۆ خۆشەکە ئەو نەی دەتوانامانە بێجۆڕایاڵی فەرمانەکانت بووین بەڵام لا یوکلف الله نفسا إلا وسعها واللهی خوای گەورە ئێمە سەرپێچیمان نەکردویت ئەوەی کە بینین و عەزابی تۆمان بەلاوە کەم بێت تەنها سەرکێشیەکی نەفس و شەیطان بوو وامان بە باش زانی وای لێ جوان کردین ئێمەش بەنی ئادەمین خەتائین بەڵام دڵمان بە ڕەحمەتی تۆ خۆشە ئێمەین ئێمە بەس تۆمان هەیە بەڵام تۆ عەبدت جگە لە ئێمە زۆرن خەلایقی تر زۆرن بەڵام ئێمە هیچ کەسێکی تر شک نابین تاوانەکانی ئێمە بەراورد ناکرێ بە ڕەحمەتی تۆ بۆیە هەرچیەکمان کردووە لە چاو ڕەحمەتی تۆیە ونەبێت نقطەیەکە و لە بەحری ڕەحمەتی تۆیە دیار نامێنێ ئێمە بڕیارمان ناوە لە دنیاە هەموو ڕۆژێکەڵین ئیاکە نەعبود تەنها تۆوە پەرستین بڕیاریشمان ناوە تەنها پشتیشمان بە تۆ بێ بۆی ئەڵێن ئیاکە نەستەعین چکە قەناعەتمان وایە هەردەم تۆ لەگەڵمانی چاودێرمانی بە ئاگامانی ڕۆزی دەرمانیت تۆ هەموو شتێکی بۆ ئێمە خوای گەورە ئەگەر تۆمان نەبێت هەموو شتێکمان لێون بووە ئەگەر تۆشمان هەبوویت لە هەموو شتێکی تر بێمنەتین بۆیە پەنامان بردووەتە بەر خەڵوەتی پەنهانی ئەمانەوە کردەوەکانمان تەنها لەگەڵ تۆیە تەنها بۆ تۆ بێ تەنها خۆت لێ ڕازی بی بۆیە پەنامان بردووەتە بەر ئەم چارەخانەی ئاسمانە چکازانین تیماری دەردەکانمان تەنها لێرەوەیە ئەزانین کێشەکانمان هەرچیە توش بووین فەڕودوه إلى الله والرسول ئەیبێنەوە بەردەسی خوا و پێغەمبەرەکەی بەڵێ ئێمەش ئەزانین خوا و پێغەمبەرەکەی باشترین بژاردەمان بۆ داهێنن ئێمە زانین خوای گەورە تۆ لێوانەوە زۆر نزیکی دەنگمان بە ئاسانی پێتەکا وەکو پاشا و مەلیکەکانی ترنی بۆیە هەر کاتێک زۆرمان بۆ هاو هەر کاتێک لێمان قۆما تەنها دەستێک و بەرزەکەینەوە بەرەو ڕووی تۆیە تۆژە فەرموویت لەبەیکە یا عەبدی عەبدەکەم هاتم بەدەمتەوە خوای گەورە ئێمەی سەکەنە هاتووینەتە کۆتایی ئەم خەڵوەتە دەستمان بەرز کردووەتەوە ئەڵێین پەروەردگار ئەوانەی کە لە ئەشکەوتەکەیان لیان قەوما دەرگای ئەشکەوتیان لێگیرا ئێمە دەرگای ماڵ و دەرگای خێزان و دەرگای فەلاح و دەرگای خۆشی و دەرگای باران و دەرگای هەموو شتێکمان لێگیراوە تەنها شتێ نەجاتمان بە ئەوەیە کە باسی کردەوە چاکەکانی خۆمان بکەین لەم هەموو میلەت و لەم هەموو خەڵکەیە هەر یەکەمان بەشی یەک کردەوەی چاکی نییە وەکو سێ لێ قەوماوەکەی ئەشکەوتەکە یەکێکیانت بەدایان پاکی ڕزگار کرد یەکێکیان بە چاکە لەگەڵ باوکو دایکیە یەکێکیشان بە ئەمانەت لەناو ئەم کوردەیە لەناو ئەم خەڵکەیە ئێمە ئەم سێ کەسەمانتیان نییە کاریەکە و باسی چاکەی خۆ بکە
هەتا وەکو دەرگای خۆشی و دەرگای ڕەحمەتی تۆمان لێ بکرێتەوە. ئێمە چەند ساڵە هەوڵ دەین، چەند ساڵە ئەناڵێنین. تەسەوڕ ناکەم هیچ میلەتێ بەخەر ئێمە میلەتێکی بەشخوراو بێ، میلەتێکی زوڵم لێکراو بێ. ئەوانەی پێشوو هاتن وتمان ئەمانە بێگانن، زوڵمێکی زۆریان لێ کردین، بەڵام ئەمانەی تر هاتوون لە پشت و پەناو زمانی خۆمانن. زوڵمەکەی ئەمان هیچی لەوەی پێشوو کەمتر نەبوو. خوای جان هەستمان کرد خەلەلەکە لێران نییە، خەلەلەکە لە دووری بەرنامەکەی توایە. هەر کەسێ هەستێ زوڵمەکە. لەبەرەوە حەلمان چارەسەرمانەوەیە کە بگەڕینەوە بۆ پەیامەکەی تۆ، بگەڕینەوە بۆ بەرنامەکەی تۆ، ڕازگۆ بین لەگەڵ تۆیە. ئەو کاتە دڵمان بۆ خۆشە بێ کە ئەو ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو گۆڕانکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆمەڵگەی مەککەیە دروستی کرد. شارێک و خۆشیەک و خێزانێک و ماڵێک و دڵێک و اقتصادێک و بوارێکی کۆمەڵایەتی و لایەنێکی ڕۆحی بۆ خەڵکی پڕ کردەوە. ئێمە ئەمڕۆ لەوان زیاتر پێویستمان بەوەیە کە جارێکی تر گۆڕانکاریەکان بەسەرمانە دروست بێت، بەڵام پێویستە کاجارێ لە خۆمانەوە دەست پێ بکەین. ئێمەش هاتین و یەکەم هەنگاوی گۆڕانکاریمان دەست پێ کرد. بڕیارماندا جارێ بەدڵی خۆمانە بچینەوە، بەناخی خۆمانە بچینەوە، جارێکی تر ئەم ڕێگەیە بگرین کە ئەمانگەیەنێتە تۆ. قەناعەتیشمان وایە کە ئەبێ ئەم گۆڕانکاریە لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی خێزان، لەسەر ئاستی پەروەردەی مناڵ، لەسەر ئاستی کۆمەڵگا، لەسەر ئاستی دەسەڵات بێتە دی. بە هیوادارم سەرکەوتومان کەیت کە بتوانین ئەم قۆناغانە بە سەرکەوتی ببڕین و هیواداریشین ئەم قسانە کە بەجێ ئەو خەڵکی خۆمانە ئەدرێ لەم یەمڕۆ عەلەیها سوممە وعومیانە، کوێر نەبن لە ئاستیا و تەنها بە چیرۆکێک و بە زنجیرەیەکی سانایی سەیری نەکەن. ئەمە بۆ ئەوانە، بۆ دڵی ئەوانە، بۆ ناخی ئەوانە، بۆ گۆڕانکاریە لە تاکە تاکی کەسایەتی و شخصیەتی ئەمانە، بۆ چاکردنی ئەو پەیوەندیەیە کە لە بینی ئەرز و ئاسمانە هەیە. بە هیوادارین توانی بێتمان لە ماوەی ئەم زنجیرانەیە پەیامەکەمان گەیشت بێ، ئەوەی کە ڕاستمان وت و ئەوەی کە پێکامان لای تۆ لە پەیامەکەی تۆ بوو، لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێر بووین، لە پێشینە و پیاو چاکەکانی پێش خۆمانەوە بوو. ئەوەی کە نەمان پێکا لە خۆمان و لە شەیطانی دوژمنەوە بوو. بۆی هیوادارین توانی بێتمان دەستمان خست بێتە سەر برینەکان و ڕەچەتەی چارەسارەکەشمان لە دەرمانخانەی ئاسمانەوە لە قورئان و سونەتەوە وەرگرت بێ. السلام علیکم ورحمة الله وبركاته. لم يمروا عليها صم وعميانا، کوێر نەبن لە ئاستیا و تەنها بە چیرۆکێک و بە زنجیرەیەکی سانایی سەیری نەکەن. دەستی من و دامێنی ئێوە ئەم ڕێگەیەتان لێ تێک نەچێت، ئەم خوایەتان لە بیر نەچێت، ئەم پەیامە لە بیر نەکەن.